بەخێرهاتی خوێندکاری ژیر بۆ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرگیەکەم لاپەڕە 20 لاپەڕە 20 ئەو کتێبە باسی ڕاهێنان و شیکاری پرسیارەکان ئەوجا بەهای بڕەکە بدۆزەوە گەیشتمە ڕاهێنانی ژمارە 6 ڕاهێنانی ژمارە 6 45 دابەش 15 کۆد و جاران 3 زانین کو شیتەڵ دەکەین ڕیزیەتی کردارەکان پەیڕەو دەکەم یەکەم جار دابەشەکە دروست دەکەم دابەشەکە یەکەم جار دروست دەکەم 45 دابەش 15 دەکاتە 3 ئەوجا کۆیەکە وەکو خۆی دینمە خوارێ پاشان دووەکە وەکو خۆی جارانی 3 وەکو خۆی ئەوجا لە هەنگاوی دووەم لێکدانەکەی دروست دەکەم کەواتە سەیەکەی وەکو خۆی دێنمە خوارێ کۆیەکەش وەکو خۆی 2 جاران 3 دەکاتە 6 ئێستا لە هەنگاوەکەی دیکە 3 و 6ەکەی کۆ دەکەمەوە کە یەکسانە بە 9 کەواتە وەڵامەکە یەکسانە بە 9 بە ژمارە 9 دەچمە لای پرسیاری ژمارە 7 پرسیاری ژمارە 7 جاران 2 توان 2 کۆ 6 کەم 9 یەکەم شت لە ڕیزیەتی کردارەکان توانەکە ئەنجام بدەم لەبەر هەندێک هەفتەکە وەکو خۆی دەنووسمەوە جارانەکە وەکو خۆی دەنووسمەوە 2 توان 2 دەکاتە 4 ئەوجا کۆیەکە وەکو خۆی دەینمە خوارێ 6 وەکو خۆی کەم 9 لە هەنگاوی دووەم ئەوجا هەفت جاران 4 دەکاتە 28 7 جاران 4 28 کۆ 6 کەم 9 وەکو خۆی دێتە خوارێ ئێستا لە هەنگاوی سێم 28 و 6ەکەی کۆ دەکەمەوە کە دەکاتە 34 کەمەکە وەکو خۆی دەینمە خوارێ نۆیەکەش وەکو خۆی دەنووسمەوە ئەوجا 34 کەم 9 لێ بڕوە دەکاتە 25 یەکسانە بە 25 ئاوا دەبی هەنگاو بە هەنگاو پرسیارەکە شیکار بکەین ڕیزیەتی کردارەکان لەبەر چاو بگرین ئێستا دەچینە لای پرسیاری ژمارە 8 3 کۆچار جاران 250 یەکەم شت دەبی جارانەکە و لێکدانەکەی ئەنجام بدەم سەیەکە وەکو خۆی بینمە خوارێ کۆیەکەش وەکو خۆی بینمە خوارێ 4 جاران 250 دەکاتە 1000 چونکە 2 جاران 250 دەکا 500 4 جاریش دەکا 1000 ئێستا زۆر ئاسانە 3 کۆ 1000 بکەم کە دەکاتە 1003 واتە پرسیاری ژمارە 8 یەکسانە بە 1003 بچمە لای پرسیاری ژمارە 9 پرسیاری ژمارە 9 12 کۆ 36 دابەش 4 لە ناو کەوانەی توان 2 کەم 25 خوێندکاری ژیر زۆر گرنگە سەرنج بدەی ئایا ئەو دووە کە توان 2 لە ناو کەوانەیە یان لە دەرەوەی کەوانەیە ئەگەر لە دەرەوەی کەوانە بوو پێویستە ژمارەکانی ناو کەوانەکە ئەژمێر بکەی ئەو جا دوایە توانەکەی دانەی ئێستا 12کە وەکو خۆی دێنمە خوارێ کۆیەکەش وەکو خۆی دێنمە خوارێ کەوانەکەش دەنووسمەوە 36 دابەش 4 دەکاتە 9 توانەکەش ئێستا دەنووسم لە دەرەی کەوانەی کەمەکە وەکو خۆی 25کەش هەر وەکو خۆی ئێستا هەنگاوی دووەم 12کە جارێ هەر وەکو خۆی دێتە خوارێ کۆیەکەش هەر وەکو خۆی دەنووسمەوە 9 توان 2 دەکاتە 81
کەمەکەش دەنووسمەوە 25کەش هەروەکو خۆی دەنووسمەوە. ئێستا 12 کۆ 81 دەکەم کە دەکاتە 2 1 دەکات 3 1 و 8 دەکانەوە کەمەکەی دەنووسمەوە 25کە دەنووسمەوە. ئێستا 93 کەم 59 13 کەم 5 دەکات 8 8 کەم 2 دەکاتە 6 کەواتە یەکسانە بە 68. ئەوە پرسیارەش تەواو بوو. دەچینە لای پرسیاری ژمارە 10. پرسیاری ژمارە 10 2 توان 6 کەم 27 لە ناوکەوانەی 27 کەم 8 کەوانە کۆ 5 توان 2 کەم 21. ئێستا بزانین چ دەکەم. 2 توان 6 وەکو خۆی دێنمە خوارێ، ئەوە ئەوەل جارێ یەکەم جاری ناوکەوانەکان چا دەکەم. ئەو کەمەکەی دەنووسمەوە لێرانە کەوانەکەی دەنووسمەوە 27 هەشتی لێ بڕوا دەکاتە 19. پاشان لێرە پێینە دەویست کەوانەی بنووسمەوە بەڵام نووسیتمەوە. ئەوجا کۆیەکەی دەنووسمەوە کەوانەکەی دەنووسم پاشان 5 توان 2 دەکاتە 25 کەم 21 لە ناوکەوانەی جارێ هەر دەبی کەوانەکەی بنووسمەوە. هەرچەندە زۆریش گرنگ نییە بەڵام باشترە بینووسمەوە. ئێستا 2 توان 6ەکەی هەروەکو خۆی جارێ دەنووسمەوە کەمەکەی دەنووسمەوە ئەو جارەی 19 بەبێ کەوانە دەنووسم. ئێستا 2 توان 6 یەکسانە بە 64 کەم 19 کۆ 4. ئەوجە 64 19 لێ بڕوە جیاوازیەکە 45 کۆ 4. 45 لەگەڵ 4ش یەکسانە بە 49. ژمارە 11 لە ناو کەوانەی 43 کۆ 57 جارانی کەوانە 9 کەم 6 توان 0. لێرە توان 0 هەیە بزانین کو دەبی. 43 و 57ەکەی کۆ دەکەمەوە دەکاتە 100. پاشان جارانی ناوکەوانەی لێرە لە هەمان کات دەتوانم ناوکەوانەی ئێرەش 9 کەم 6 دەکاتە چەند دەکاتە 3 ئەو جە توان 0. لە هەنگاوی دووەم سەدەکەی وەکو خۆی دەنووسمەوە جارانەکەش وەکو خۆی 3 توان 0 یەکسانە بە 1. هەموو ژمارەیەک توان 0 یەکسانە بە 1 دەتوانم بنووسم لێرە 1. ئەو جە 100 جاران 1 هەموو ژمارەیەک جاران 1 هەروەکو خۆی دەنووسرێتەوە کەواتە دەکاتە 100 یەکسانە بە 100. لێرە یەکسانە بە 100. بزانم چەند کاتم مایە. ئێستا دێینە لای پرسیاری ژمارە ببورن. پرسیاری ژمارە 12 لێرە 4 توان 4 وەکو خۆی دێنمە خوارێ جارێک کەوانەکان چا دەکەم کەمەکەی دێنمە خوارێ. لێرانە 5 توان 3 هەبوو ئەمن یەکسەر نووسیتم 125 پاشان 125 کەم 7 توان 2 دەکاتە 49. ئەوجە کۆی دەکەمەوە لەگەڵ 3 توان 3 هەبوو ئەمن یەکسەر نووسیتم 27 کەم 5 توان 2 دەکاتە 25 ئەوجە توان 3 هەمویان لە دەرەوەی کەوانە. ئێستا لەو هەنگاوەی 27 کەم 25 دەکات چەند دەکاتە 2 توانی 3. لە هەنگاوی پاش ئێستا 4 توان 4 وەکو خۆی دەنووسمەوە ئەو ناوکەوانەی 125 49 لێ دەربچی دەکات چەند دەکاتە 76 چونکە 15 کەم 9 دەکا 6 پاشان 11 کەم 4 دەکاتە 7. ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 2 توان 3 دەکاتە 8.
2 توان 3 دەکاتە 8. ئێستا 4 توان 4 دەتوانم بە ژمێرە دروستی کەم کە دەکاتە 4 ئەوەی بستڕمەوە لێرە 4 توان 4 دەکاتە 256. 256ەکەی دەنووسم ئەو جا کەمەکەی دەنووسمەوە 76 دەینمە خوارێ کۆ 8. ئێستا لە ڕاستەوە پێدادێم لۆچەپ چونکە یەکەم شت لێدەرکردنە کەواتە 256 کەم 76 یەکسانە 6 کەم 6 0 15 کەم 7 8 دەمینێتەوە 1 180 کۆ 8 180 کۆ 8 یەکسانە بە 188. دەچمە لای پرسیاری ژمارە 13. پرسیاری ژمارەش 13 کەوانە 6 توان 2 کۆ 3 توان 2 کەوانە توان 2 دیسان دابەش 5 جاران 3 کۆ 3. لێرانە ئەوەی ناوکەوانەکەی ئەنجام دەدەم 6 توان 2 دەکاتە 36 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 توان 2 دەکاتە 9 کەوانەکەی دەینوە خوارێ توانەکەی دەرەوە دەنووسمەوە دابەشەکە وەک خۆی دەنووسمەوە 5 جاران 3 دەنووسمەوە ئەوەی ڕاستی بی دەمتوانی لێرە یەکسەر 5 جاران 3 بنووسم 15 بەڵام نەمنووسی وا دەزانم ئاسانترە ئەوە بهێڵمەوە. ئێستا هەنگاوی دووەم 36 و 9 کۆ دەکەمەوە دەکاتە 45 هێشتا توان 2 دابەشی 5 جاران 3 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 وەکو خۆی دەینووسمەوە. ئێستا 45 جاران 45 بە ژمێرەر ئەگەر بیکەم بزانین کو دەکرێ 45 توان 2 دەکاتە 2025 2025 دابەش لێرانە 5 جاران 3 نووسیم 15 ئەوجا کۆم کردەوە لەگەڵ 3 لەو هەنگاوەی 2025 دابەش دەکەم بەسەر 15 کە دەکاتە 135 ئەوجا کۆی دەکەمەوە لەگەڵ 3 لە هەنگاوەکەیدی 135 کۆ 3 دەکاتە 138 ئەوەش تەواو بوو. بزانم چەند کاتم مایە زۆر کاتم نەمایە وا بزانم باشترە ئەو ڕاهێنانانەی کە ماینە هەڵیان بگرم بۆ وانەی داهاتوو. هەتا ئەو کات هەر خۆش و شاد بی.